کاتێککە نوێشت کردو الحەمد لله رب العالمین بەدڵ بڵێ الحەمد لله رب العالمین خوایە سپاس بۆ تۆ کە منیش لەگەڵ هەموو مەخلوقاتە موافقم مخالف نیم والله بەدڵ بڵێ الحەمد لله رب العالمین خوایە سپاس بۆ تۆ کە من سەجدە بۆ تۆ دەبم مخالفەی مەخلوقات ناکەم بەس تەنها مخالفی کافرەکان و بێدینەکان دەکەم پێچاوانەیەوان دەکەم چەندێک خۆشە ئینسان لەگەڵ هەموو مەخلوقاتی خوادا لەگەڵ هەموو دروستکراوەکانی خوادا سەجدە بۆ خوا بەرێ وكثير من الناس زورك لخلقي سجدة بخوا دبن وكثير حق عليه العذاب بلام زورك شيان خواي قرد فرميت مستحق عذاب إخوان بهوي أوك سجدة بخوا نابن أما آياتي قرآن انت تو هر بلي طلبي إبليس هر بلي ظلم باك نيش ناكم ظلم باك عرقهم ظلم باك نيش خوانا ناسم ظلم باك ظل حسابه دڵ حسابە خوا بۆچی نوێژی فەرز کردووە بۆچی ڕۆژی و حەجی فەرز کردووە ئەگەر تەنها دڵ حسابە بۆ ئەگەر تەنها دڵ حسابە بۆ بە زمان زیکری خوا دەکەی هەر بە دڵ بڵێ تاو نابێت قوتابێکی ئیبلیس بە خۆتا بچۆرەوە بگەڕێنەوە بۆ لای خوا بگەڕێنەوە بۆ لای خوا نوێژ بکە نوێژ ناکەم هەتا مردن سەجدە بۆ خوا نابم لە دڵنیا بە دوای مردنیشت هەتا بەبێ بە چڕان خۆشی و شادی لە خۆت نابینیت بەڵێ وكثير حق عليه العذاب أو كساني زوري كش لخلقي هي بهوي أو كسجدة بو خوانا بات خواي قورا مستحق عذابي خوي كردوا كواتنا بردني سجدة بو خوا مستحق عذابي خواتك ما سلككم في سقر قالوا لم نكن من المصلين لرجي قيامتها بأهل السقر وتري خواب ما باريزي بوشي إيوة چون ناو سقروا كشوينيكي زور ترسناك لجهنم بنا بخوا دەڵێن ئێمە لە دنیادا نوێژمان ناکرد خۆ بە حساب دڵپاک بوون بە حسابی خۆیان بەڵام نوێژیانەکە چوونە ناو سەقەرەوە ئەو دڵپاکی کە تۆ باسی دەکەی سەرنجامەکەی ناو سەقەرە ئەگەر تۆبە نەکەی نەگەڕێتەوە بە لای خوا